بەدەم گۆرانی هەورامیەوە دەیانەوێت کلاش دروست بکەن بە پەڕۆی خام و تاڵە دەزوە سپیەکان و چەند پێداویستێکی تری سەرەتایی هەورامیەکان پێش کارگەکانی وڵاتی چین کەوتن. 3 ساڵ پێش ئێستا چەند ئەندازیارێکی کارگەکانی ئەو وڵاتە سەردانی هەڵەبجەیان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە ببینن چۆن کلاش دروست دەکرێت تا ئەوانیش لە کارگەکانیانەوە کلاش بخەنە بازاڕەکانی کوردستان و تەنانەت جیهانیش، بەڵام نەیانتوانی. هاتن سەرنجیاندا زۆر هینی وردەکاریان کرد، تەنانەت لەوەش بوون کە مەجموعەیەکمان برن بۆ ئەوێ هاوکاریمان بکەن ئەو پەڕینە تا فێر بن. وتمان زۆر باشە، بەڵام کە خەبیرەکە هات و سەرنجی یا و کلاشنەکەمان پیشان ناو چۆن ئەچنێرۆ ئەمانە وتی مەحاڵە دروستکردنی. کلاژ لە 2 بەش پێک دێت. بەشی یەکەمی ژێرەیە و لە پەڕۆی خام دروست دەکرێت. بەشی دووەمیشی سەرەیە و لە جۆرە دەزوێکی ئەستور کە لەلۆکە دروست دەکرێت پێی دەوترێت پەرک. دروستکردنی هەردوو بەشەکەی کلاشیش بە 5 قۆناغ تێپەڕ دەبێت. بەس ژێرەکە بە تەنها خۆی ئەگەر مستەمر ئیشی دەکەی تقریباً 2 ساعت و نیم بۆ 3 ساعت دەبا. جووتێ ژێرە ئەگەر بەس تەنها لەسەر ئەو جووتە ژێرە ئیش بکەی. بەس ئیشەکان مەرحەلەیە بە دوای یەکە تەواو نابێت. هەرێکی ئۆسایەکی خۆی جیایە و کە وەرزی بەهار و هاوین هات، زۆرێک لە پیاوان لەم ناوچەیە حەزیان بە لە پێکردنی کلاشە. ئەگەر ژنێکیش ئەو خواستەی هەبێت وەستاکانی دروستکردنی کلاژ لە هەڵەبجە دڵی ناشکێن و کلاشێکی قرتێ لە سووری بۆ دروست دەکەن. بەرهەمە دەستکردەکەی وەستای کلاشەکانی هەورامان نەک تەنها خەڵکی ئاسایی کوردستان بەکاری دێنێت، بەڵکو کریستیانۆ ڕۆناڵدۆی ڕیاڵ مەدریدیش یەکێک لەو کلاشانەی بۆ دروست کراوە و پێدەچێت ئەویش بیەوێت پەنارتیەک بە کلاشی هەورامیەوە لێبدات. نوعی کلاشەکان وڵا کلاژ تر لە وەسەتەوە هەیە تا دەرەجەیەک. خراپیش هەیە کابرا تازە فێر بووە، ژێرەکەی باش نییە یا چنینەکەی جوان نییە، هەیە 40,000 فرۆشێ 35,000 فرۆشێ. تەمەنەوە ئێرانین. هەر ئێرانیش هەیە باشیان هەیە، میسال 60,000 50,000 و ئەمانە، بەڵام عێراقی لای خۆمان 70,000 75,000. مێژووی دروستکردنی کلاژ بۆ سەرەتای سەدەی 18ەم دەگەڕێتەوە کە ئەو کات لە هەورامانی تەخت لە خۆرهەڵاتی کوردستان وەستا قەلەندەر بۆ یەکەم جار دروستی کرد. لە ساڵانی 1950کانیش وەستا ئەبووبەکری تەوێڵە لە هەڵەبجە گۆڕانکاری لە شێوازی دروستکردنی کلاژ کرد. بۆیە ئێستا کلاشی ئەبووبەکری بە باشترین جۆری کلاژ دادەنرێت. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.